بەڵێ هەر سەبارەت بە گروپە چەکداریەکان لە عێراق و بە تەبەتوانی کە لێران نزیک و نزیکن و هەروەها ئەمریکا دەڵێت ڕەنگە دۆخەکە ئاڵۆسترکەن لەم ناوچەیە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز ساوڵ مۆنتەس نووسەر و لێکۆڵەر لە واشنگتن و لەگەڵماندا. بەڕێز مۆنتەس سڵاوتان لەبێ و کاتتان باش. بەڕێز مۆنتەس شەو باشتم خێراتیش بۆ کوردستان 24 ئەمریکا چاوا مامەڵە یان بژن سەرەدەریە دگەل vê rewşê diketin eger hat û didahatî da êriş û bordûmanên çekdaran bû ser berşewendiyên Emerîka li Iraqê berdewamî hebîtin. بەڵێ زۆر سوپاس بۆ جەنابتان. سەبارەت بە پرسیارەکەشتان بەڕاستی وەڵامدانەوەی سەختە چونکە وردەکاری زۆر هەیە سەبارەت بەو پرسیارە بەوەی کە بایدن و ئیدارەکەی نیازی چیان دەبێت لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا سیاسەتێکی دیاریکراو هەبووە لە بەرامبەر عێراقدا. وەکو هەمووشمان دەزانین ئەو هێرشانەی کە دەکرێتە سەر بەرژەوەندەکانی ئەمریکا لە عێراق و لە شوێنەکانی دیکەش بە شێوەیەکی بەردەوام ڕوویانداوە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە. من هیواخوازم کە چارەسەرێک بۆ ئەمە بدۆزنەوە و هەروەها بتوانن بگەنە چارەسەرێک سەبارەت بە میلیشیاکانی یەمەن و عێراق و یەمەنیش بە هەمان شێوە لە غەزەش چارەسەرێک بدۆزنەوە چونکە بۆتە بەترسیەکی زۆر گەورە لە ئاستێکی زۆر باڵاتدایە. دەبێ بزانین لە ماوەی چەند ساڵی داهاتوودا یاخود لە ماوەی داهاتوودا چ دەکەن و لەوە تێبگەن کە جمزۆڵەکانی داهاتوو مەترسیەکانی سیاسەتی ئێرانیش چ دەبێت لەسەر بەرژەوەندەکانی ئەمریکا. بەڵێ بەڕێز مۆنتەس بە بۆچوونیەوە چارەسەری گونجاو چییە؟ وەکو دەزانن ئەگەر من سەبارەت بەم بابەتە قسە بکەم یاخود بابەتەکە بە دیاریکراوی بە قسە لەسەر چارەسەرێک بکەین چەند چارەسەرێک هەن چەند چارەسەرێک هەن دەتوانین قسەیان لەسەر بکەین. یەکەمیان ڕێکەوتنێکی ئاشتیە کە پێویستە شەڕ بوەستێت زمانێکە کە بە زمانی ئێران قسە بکەن چونکە ئێران تەنیا لە زمانی هێستێ دەگات. ئەمە شێشێ لەلایەکی دیکە لەلایەکی دیکەوە کە پێشوازی لە چەند ڕێکەوتنێکی دیکە بکرێت لە نێوان هەردوولادا بە دڵنیاییەوە هەرچیەک هەر چارەسەرێک لەگەڵ ئێراندا ئەنجام بدرێت یاخود بگن بە چارەسەرێک پێویستە ئەوە لەخۆ بگرێت کە هێزە چەکدارەکان گروپە چەکدارە تیرۆریەکان نەمێنن بە تایبەتی هاوکاریەکانی بۆ حەماس و حیزبوڵڵا نابێت بمێنێت. هەروەها هێزە چەکدارەکانی ئێران لە عێراقیش بە هەمان شێوە پێویستە ئێران لەوە تێبگات و هەردوولا لەوە تێبگەن کە جەنگەکە بەرەو ئاراستەیەکی خراپتر دەچێت ئەگەر ئەمە بەردەوام بن. ڕەنگە ئەگەر ئەم تاکتیکیان نەگۆڕن مەترسی دیکەشە بێت. باشە یعنی ئەمریکای حەس بەوێ مەترسیەکیریە کو بەرەیەن شەڕ بەرفرەهتر دەبن لەو ڕادەخەش وڵاتیان خۆکیریە و گەشتێک بۆ عێراقی نەکەن یان بەشێک ji وڵاتیان ئەمریکا عێراقی بجێ بێرن هەستم مەترسیەکێکیریە ناخوازیتن بەرێن شەڕ بەرفرا بکەتن. ئەمە تەنیا پەیوەندی بە کاتەوە هەیە کات هەموو ئەومان پیشان دەدات کە لە عێراقدا چ دەگوزارێت لە ماوەی دەی ڕابردوودا هاوڵاتیانی ئەمریکا لە لوبنان و لە غەزە کراونەتە ئامانج خەڵکێکی زۆر لەوە زیاتر کوژراوە کە باز دەکرێت. بە هەمان شێوەش پێویستە ئەمریکا کە خەڵکەکانی خۆی خانەوادەکانیان کارمەندەکانی بپارێزێت بەڵام ئەوان وا هەڵسکەوتیان دەکرد کە ئەمە شتێکی ئاسایی بوو ئەمریکاوانیشاند بەڵام با ئێمە ڕاستیەکە ببێژین کە ئەمە مەترسیە پێویستە بە خەڵکی بڵێن گەشت بۆ عێراق نەکەن یاخود گەشت بۆ هەر وڵاتێک نەکەن کە مای مەترسیە یاخود ڕوبەری ئازادی بەرفراوان نییە و هێرشی تیرۆریستی ئەگەری هەیە. لە کۆتایشدا وا دیارە کە وەزارەتی دەرەوە گەیشتە ئەو دەرەنجامەی کە مەترسیە بۆ ئەمریکەکان کە لەو کاتەدا گەشت بۆ ئەم وڵاتانە بکەن بەهۆی گروپە چەکدار و میلیشەکانەوە. ئەمە بەڕاستی جێگەی پیرۆزباییە بە وەزارەتی دەرەوەی ئەمریکا چونکە گەیشتە ئەو دەرەنجامە. ئەمە نیشانەی گۆڕانکاری سیاسیە. بەڵێ بەڕێز هیوادارم وابێت.
ئەوەی کە ئێستا ئەمریکا هەستی پێکردووە ئەو هۆشداریانەی کە ئێستایدا پێتان وایە درێژکراوەی شەڕی نێوان حەماس و ئیسرائیلە کە گروپە چەکدارەکان لە عێراق بۆ پاڵپشتی لە غەزە و حەماسەکەن؟ ئەمە بۆ خۆی ڕوویداوە میلیشەکانی عێراق هێزە چەکدارەکان و حوسیەکان و حیزبوڵڵا بەشێکن لە هەمان پێکاتە لە هەمان هاوپەیمانی. حەماس هەڵەیەکی زۆر گەورەی ئەنجامدا بە دیدی منەوە. ئەوان متمانەیان یاخود متمانەی جیهانیان لەدەستدا و ئەوەیان پیشانی هەموو جیهاندا کە ئەوان بەڕاستی چین بۆ یەکەم جار لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا وەکو من لە یادم بێت ئێستا لە جیهاندا ڕایەکەیە کە ئەمە ناکرێت بەردەوام بێت وە پێویستە ڕێگە چارەیەک هەر ئێستا بگیرێتە بەر. وا دیارە لە هەمان کاتشدا ئیرانیش لەوە تێگەیشتووە لەو گرەوە کە بەرەو کوێ جەچێت و میلیشیاکانی لە ناوچەکەدا لە حەماس ئەمە چارەسەر نییە. ئەمە جەنگێک نییە بە تەنیا بەم شێوەیە کە وێنا کراوە چونکە ئەمە ئیسرائیل و خۆرئاوایە کە تۆ دەتەوێت لە ناویان ببات. ئەمە جەنگێکی گەورەیە. زۆر باشە. بەرز مونتەس ئەف یەکەم جار نییە و بەرژەوەندێن ئەمریکا ژالیە گرۆپên çekdar tên armanjkirin tên burdûmankirin lê ev peyama wezareta derveya Emerîka ji bo balyozxaneya xwe ji bo Emerîkiyan di Iraqê de yanî çi mebestek yan çi mesicek gihande Iraqiyan li piştî vê yekê çi tête? ئەمە پەیامێکە واتای ئەوەیە کە ئەو چارەسەرانی پێشتر هەبوون کۆتاییان پێهاتووە بۆ ماوەی لە دەیەی ڕابردوودا ئێرانیەکان و میلیشە ئێرانیەکان لە بەرژەوەندەکانی ئەمریکایان داوا لە عێراقدا ئەمریکا بە شێوەی دیبلۆماسی مامەڵی کردووە لە کاتێکدا بە ئامانج کراوە بەرژەوەندەکانی. ئەمە شتێکی نوێنیە کە ئەمریکا بە ئامانج کراوە وەزارەتی دەرەوە وای دەردەخست کە هیچ شتێک ڕووی نەداوە بەڵام ئێستا لە کۆتاییدا گەیشتنە ئەوەی کە ئەمە شتێکی گەورەیە نەک کێشەنیە. بەڵام ئەمڕۆ لە دوای ململانەکانی حەماس و هێرشەکەی لە 7 ئۆکتۆبەردا کە ئەنجامیدا بۆ سەر ئیسرائیل وا دەردەکەوێت لە کۆتاییدا کە سیاسەتی ئەمریکا گەیشتە ئەوەی کە پێویستە بەم زمانە بەم شێوازە ئێستا مامەڵە لەگەڵ حەماس و گروپە چەکدارەکانی ئێراندا بکەن. ئەم جارە ئەوان ڕژد و جددین و پەیامەکەی خۆیان جێبەجێ دەکەن و جاری داهاتوو گەشتکردن بۆ ئەوەی بە تەواوی قەدەغە دەکەن. دەبینین چ ڕوو دەدات بزانین لە چەند ڕۆژی داهاتوودا. من 100% دڵنیانیم کە ئەمە سیاسەتی وەزارەتی دەرەوە دەبێت یاخود بەردەوام دەبێت لەسەر ئەم بڕیارەی چونکە هێزی زۆر هەیە دەیانەوێت کە پەیوەندیەکان بە شێوازێکی تر بێن. سۆلیڤان و بلینکن کە دەیانەوێت لەگەڵ ئێراندا بە شێوازێکی دیکە مامەڵە بکەن و ئاماژەیان بەوە کردووە کە پێویستە وەکو پەیوەندیەکانی ئەمریکا و ئێران گۆڕانکاریان بەسەردا بێت و ئێمە پێویستە سیاسەتی خۆمان لەگەڵ ئێران بگۆڕین بە تایبەتی لەسەر ئاستی وەزارەتی دەرەوە و ئاستەکانی دیکەی حکوومەتیش. بەڕێز ساڵ مۆنتەس نووسەر و لێکۆڵە لە واشنگتن لەگەڵماندا بووی. سوپاس.